بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕوون و ئاشکرایە کە خێزان پێگەیەکی گرنگی هەیە لە نێو کۆمەڵگەدا و بۆ پاراستنی شکۆی خێزان پێویستە هەموو کات دەستگا و لێکۆڵینەوە تایبەتەکان بەو بوارە بەردەوام بن لە خستنە ڕووی گرفتەکانی خێزانی لە کۆمەڵگەی کوردی بەتایبەت. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆ هەموو بابەتەکان چۆن چارەسەری پێیە بۆ بابەت و ئارێشەکانی نێوخێزانیش چارەسەری خۆی پێیە، بەڵام ئاخۆ چۆن هۆشیاری بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی گرفتەکانی خێزانی لە ڕێگای ئاینی پیرۆزی ئیسلامەوە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. خۆشحاڵم کە دوو میوانی زۆر بەڕێز لە بەرنامەی گفتوگوی ئەمجارە لەگەڵمن، زۆر بەڕێز مامۆستا جەعفەر پیرۆ و دکتۆر عەباس عەلی مامۆستایانی کۆلیژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سڵاحەدین. مامۆستایان زۆر بەخێر بێن، خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵمن. مامۆستا جەعفەر با لە جەناب تۆ دەست پێ بکەم. گرنگی سیمینار و سیمپۆزیۆم و لێکۆڵینەوەکان چییە لە بابەتە خێزانیەکان و بۆ چارەسەرکردنی ئاریشەکانی خێزانی؟ بەڵێ، سپاس بۆ جەنابتان. بەناوی خۆی گەورە، قسەکردن لەسەر خێزان گرنگیەکەی خۆی لەوەیدا دەبینێتەوە. قسەکردن لەسەر خێزان واتە قسەکردن لەسەر ژیان، قسەکردن لەسەر کۆمەڵگا، قسەکردن لەسەر تاکە، قسەکردن لەسەر یەک بەیەکی مرۆڤەکانی سەرڕووی زەوی. بمعنای ئەوەی هەمومان و مرۆڤ کە دێتە بوون لە ڕێگەی خێزانەوە پێدەنێتە دنیاوە. جا گرنگی قسەکردن لەسەر خێزان لە ناوەندی زانستی بێ یا لە ناوەندە ئاینەکان بێ یا لە ناوەندەکانی توێژینەوە بێتن، پێویستە لەو سۆنگەیەوە قسەی لەسەر بکرێتن کە خێزان بەردی بناغی کۆمەڵگایە، کۆمەڵگایەکی تەندروست یا کۆمەڵگایەکی ناتەندروست، هەردووکی هەر لە خێزانەوە سەرچاوە دەگرن. قسەکردن لەسەر خێزان گرنگەکەی لەوەیدا قسەکردن لەسەر تاک بە تاکی مرۆڤایەتی، بۆ مانای هەمومان لە خێزانەوە هاتووینە بوون و لە خێزانەوە گەورە دەبین و پەروەردە دەبین. جا ڕوئیای درست و تێگەیشتنی درست، فەلسفە و بنەمای تەندروست بۆ لێکدانەوەی خێزان، بۆ پێکهێنانی خێزان، بۆ دروستکردنی دیاردەی خێزان گرنگی خۆی هەیە. بەتایبەت لە ڕەهەندی دینیەوە، لە بوعدی دینیەوە ئەگەر تەماشا بکەین، خێزان گرنگیەکی ئەوتوی پێدراوە. تەواوی شەریعەتەکانی ئاسمانی خێزانیان وەکو مەرکەزێکی با بڵێن ژیان خوێندۆتەوە و حەل و چارەسەریان پێ بووە بۆ تەواوی گرفتەکانی خێزان لە سەرەتای پرۆسەی خێزانەوە تا دوایین قۆناغەکانی خێزان. بەنسبەت پرسیارەکەی جەنابەت، گرنگی قسەکردن لەسەر خێزان لە ناوەندە ئەکادیمیەکان یا لە ناوەندەکانی توێژینەوە، بۆ نمونە کۆلێژەکانی معنی یا دەستگا پەیوەندیدارەکان خۆی لەوەیدا دەبینێتەوە. لە ئێستادا بەتایبەت لە ژیانی ئێستادا، دنیای مۆدێرن و دنیای تەکنەلۆژیای ئێستا گرفتەکانی خێزان بەرەو هەڵکشانن. کێشە و ئاریشە گەورەکان زۆرن ئەوانەی کە بەرۆکی خێزانیان گرتووە لەسەر مستەوای هەموو جیهان و خێزانی کوردیش وەکو بەشێک لە خێزانی دانەبڕاوە لە هەموو دنیا. وەک باس کرد، هەموو پەیامە ئاسمانیەکان بەو ئاراستەیەن کە خێزان ڕێک بخرێتەوە بە مانای ژیان، چونکە کاتی کە خێزان ئاسوودە بوو ئەوە ژیان بە ڕێزکە و ڕێڕەوی ئاسایی خۆی دەڕوە. بەڵام زۆر جار لێرە و لەوێ باز دەکرێت بە تایبەتی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی پیرۆزی ئیسلام بە گرفت دەزانن بەرامبەر بە کێشەکانی خێزان لەوەی کە لە واقعدا چارەسەرە. قسەکەی من دروستە کە ئاینی پیرۆزی ئیسلام چارەسەرە، نەک گرفتی بێ بۆ کێشەی خێزانی. ئاینی ئیسلام کە چارەسەر نەبێ بۆ خێزان دەعوایەکی بێدەلیلە، واتە قسەیەکی باتڵە. لێکدانەوەکان، خوێندنەوەکان مێژوو پێمان دەڵێتن کە ئیسلام چۆن چارەسەرێکە بۆ گرفتەکانی خێزان، بۆ گرفتەکانی مرۆڤایەتی بە شێوازێکی گشتی. ئەگەر سەیری ئەو بنەمانە بکەین و سەیری دیدی شەریعەت بکەین بۆ خێزان، تێدەگەین خێزان لە دیدی قورئانی پیرۆز، لە دیدی شەریعەتدا چ گرنگیەکی خۆی هەیە. بەتایبەت ئەو ڕێو شوێن و بنەمانەی کە قورئانی پیرۆز دادنێ یا شەریعەت دایدێنێتن بۆ پەروەردەکردنی خێزان یا سەرەتا بۆ تێگەیشتن لە زاهیرەی خێزان، تێدەگەین شەریعەت چەندە بە جوانی باس لە زاهیرەی خێزان دەکا و باس لە پێگە و ئەهمیەت و گرنگی خێزان دەکاتن. ئەوەش لەوێوە دەتوانین ڕوئیایەک وەرگرین لەبارەی خێزانە لە دیدی شەریعەتدا، لە دیدی دینی پیرۆزی ئیسلامدا، کاتێک سەیری مەبەستەکانی خێزان دەکەین لە دیندا. تەماشا دەکەین یەکێ لە مەبەستە هەرە سەرەکیەکانی
کە شریعەت باز دەکات لە مەسەلەی خێزان بریتە لە مەبەست لە دیدێکی مەقاسیدی دیدێکی مەبەستگەرایی واتە خێزان پرۆسەیەکە زاهیرەیەکە مەبەستی پیرۆزی لە دواوە هەن یعنی ئالیەتیشی دانا بۆ پاراستنی ئەم مەبەستە پیرۆزەی کە شریعەت بە ئامانجی گرتیا بیهێنێتە دی و یەکێکە لە مەقاسیدە هەرە گرنگەکانی شریعەت پاراستنی خێزان پاراستنی شکوی خێزان پاراستنی ئەسل و بنەماکانی خێزان دیدێکی دیکەمان هەیە لێوە دەتوانین بۆ خێزان بڕوانن هەر لە ڕوانگەی دینەوە دیدێکی بەهاییە واتە لە ڕووی قیەمەوە ئێمە تەماشای خێزان دەکەین بریتە لە پرۆسەیەکی کە کۆمەڵێک قیەمی گەورە لە خۆی دەگرێت تەنها بریتینە لە بێگەیاندنی دوو خێزان و دروستبوونی نەوەیەک کۆمەڵێک بەها هەیە لێرەدا جێ دەبتەوە و بەیەکەوە دەیان گەینیتن و دیدی دیکەش هەیە لەوانە بوونمونە دەتوانین باس لە دیدی فطری بکەین یعنی شریعەت کاتێک کە دێ باس لە خێزان نەکاتن لەو سۆنگەیەوە باس دەکاتن خێزان بۆ ئینسان شتێکی فطری و سروشتیە واشتە شتێکی حتمیە ئینسان ناتوانێتن لە دەرەوەی حتمیەتی خێزان بژیتن و کۆمەڵناسان بە تایبەتی شارزانی بواری کۆمەڵناسی باس لەوە دەکەن خێزان بۆ ئینسان ئوسرە بۆ خێزان شتێکی حتمیە واتە مرۆڤ ناتوانێت بەجیا بژیت مرۆڤ ناتوانێت ژیان بەتەنێ بگوزارێنیتن کە خێزان شتێکی حتمیە کە خێزان شتێکی حتمیە واتە شتێکی سروشتی و خواکردا کەواتە دەبێت لە پەیامە ئاسمانیەکانیشدا دەستورێک یاسایەک هەبێتن بۆ ڕێکخستنی ئەم دیاردە حتمیە لە ژیان ئینساندا کاک دکتۆر باز دووبارە بەخێر بێ ڕەنگە کەسێک کە ئێستا بیسەر و بینێری بەرنامەکە ئێمە بێ بپرسێ لە دۆخی قەیراناوی ئێستای هەرێمی کوردستان چ گرنجێکی هەیە ئێمە باز لە ڕێخستنەوە و پاراستنی شکۆی خێزان بکەین یعنی بابەتەکە ئەوەندە دەهێنێ کە کۆنفرانسی بۆ بەسرێ کە بەرنامەی تەلەڤیزیۆنی لەسەر بکرێ وڵی خێزان وەکو مامۆستا جەعفەر ئاماژەی بە چەند خاڵێکداکەوە ینی ڕۆڵی گرنگ دەبینێ لە نێو کۆمەلگاداوە کۆمەلگاش پێک هاتووە لەو تاکانەی کەوا لە نێو خێزانن بێگومان بایەخیدان بە خێزان لەو سەردەمەدا زۆر گرینگە کاتێک ئێمە باسی شکۆی خێزان دەکەین تەنها لە دیدگای ئاینیەوە یان لە دیدگای کۆمەڵایەتیەوە باسی ناکەین بەڵکو دیدگا سیاسیەکەش دەگرێتەوە ئەگەر باسی ئەو کێشانە بکەین لە سەردەمی ئێستادا بوونی هەیە لە نێو خێزانی کورد لەوانەیە مەسەن بۆ نمونە زۆربوونی دیاردەی تەلاق هۆکاری سەرەکی پەیوەندی بە لایەنی ئابوووریەوە هەبێت لەوانەیە هەندێک زار بەستنی ئەم کۆڕ و سیمینارانە وا بکا فشار بخاتە سەر حکوومەت و دەستگاکان دام و دەستگاکانی پەیوەست بەو بابەتە بە خۆیاندا بستنەوە بۆیە گرنگ یان ئێمە تەنها لە دیری ئاینەوە بۆی ناڕوانی لە هەموو دیدەکانەوە دەڕوانینە ئەو بابەتە بەڵێ زۆر جار باس لەو گرفتە دەکرێت کە باسکردنی بابەتەکان بۆ منە بابەتێکی وها گرنگی ئێستای پاراستنی شکۆی خێزان لە نێو هۆڵەکانی نێو کۆنفرانسەکان کەمتر دەسێتە دەرەوە یاخود بەدیوێکی دیکە کاریگەری ئەوەندە دانانەی لە سەتاکەکانی خێزان بە ئەوەی ئەو بابەتێک کە ماندووبوونی پێوەکراوە و توێژینەوەی لەسەر کراوە شۆڕ بێتەوە بۆ ناو خێزان چۆن بتوانین زارێکی دیکە بابەتەکان کە لە ڕێگەی ئەکادیمی توێژینەوەکان کراوە تاکەکانی کۆمەڵگەی لێ هوشیار بکرێتەوە و مەترسیە گەورەکەی ئەو شکۆی خێزانەوە بنیادنانەوەی خێزانە بچێتە نێو کۆمەڵگا ئێمە ئێستا بە کاتێک باسی زانکۆ دەکەین زانکۆش بریتە لە مامۆستای پیا و هەروەها مامۆستای ئافراد و هەروەها خوێندکاری کۆر خوێندکاری کێز هەموو تاکەکانی کۆمەلگا لە زانکۆ بوونیان هەیە ڕاستە ئێمە کاتێک لە هۆڵێک لە هۆڵەکانی بڵێن زانکۆ یان کۆلێش بابەتێکی پەیوەست بە خێزان باز دەکەین لەوانەیە تەواوی کۆمەلگا سووری لێ نەبینێ بەڵام وەکو تازە باسم کرد زۆرێک لە ئەندامانی خێزانەکان لەوانەیە نەوەیان هەیە منداڵیان هەیە لە زانکۆکان دەوام دەکەن ئەوان دەتوانن منۆکو مامۆستا لەوانەیە بتوانم دەوروبەری خۆم و خێزانی خۆم تێبگەێنی بەن ئەو کەسێکەوە بەشدارە بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت دەستگاکانی ڕاگەیاندریش ڕاگەیاندن هاوکار بن بۆ گەیاندنی ئەو بابەتە بۆ ئەوەی بتوانین ئەنی کۆمەلگا بە تەواوی هۆشیار بکەین و بەڵام خاڵێکی ترکەوە زۆر گرنگە لە پرسیارەکە یەکەم پرسیار لێم کرد کە پێویستە ئاماژەی پێ بدەم گرنگە ئەو کەسانی کەوا ئەو بابەتانە باز دەکەن کەسانێک بێ دنیای سەردەم بخوێننەوە واقع بخوێننەوە ئێستا بۆ نمونە ئەگەر نمونە بۆ بێنینەوە ئێستا باسی زۆربوونی ڕێژەی تەلاق دەکرێت لە کوردستان ئێمە دەبێت ئەو خاڵە لەبەر چاو بگرین زۆربوونی ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان وەکو جاران نییە
سەردەمی ئێستا پێی دەڵێن سەردەمی تەقینەوەی دانیشتوانەوە مەسەڵەن هۆکارە ئایا ئەوانەی کەوا ڕێژەی تەلاق تیاندا بەڵاوە تەنها خەڵکی هەرێمی کوردستانە تەنها لە هەرێمی کوردستان خەڵکی کورد ناژێ خەڵکی عەرەبی تایە خەڵکی سووریای تایە خەڵکی تورکیای تایە خەڵکی فارسی تێدایە لەوانەیە زۆرێک لەو خێزانانەش تووشی هەڵوەشانەوە ئەو تێکەڵکردنی کەلتورە کاریگەری هەبووە لەسەر ئەو بابەتەی کە زۆر زار باسی ڕێژەی تەلاق دەکرێت بێگومان جەهانگەرایی بە شێوەیەکی گشتی ڕۆڵی هەبووە سەردەمانی پێشوەکو وەکو ئێستا نەبووە دەستگای ڕاگەیاندن و تێکەڵاو بوونی کەلتورەکان بێگومان ئەوانەی کەوا هاتۆتنە هەرێمی کوردستان کولتوری خراپیان هێناوە و هەروە کولتوری باششیان هێناوە زۆر دیاردە دەبینی لەوانەیە دیاردەیە نامۆیە بە هەرێمی کوردستان لەلایەن ئەو کەسانەوە هاتۆتە نێو هەرێمی کوردستانەوە بۆیە شریعەتی ئیسلامیش ڕەچاوی عورفی کردووە عورف بەسەر چاو عورف و عاداتی کۆمەلگاکان انجا چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی بە هەندی وەرگرتووە باسی شریعەتی ئیسلامە کرد چەندە تێکەڵکردنی کەلتور بە بابەتە شەرعیەکان وەزانینی هەندێک بابەتی کەلتوری وا بزانین کە ئەوە بابەتی شەرعیە وا بزانین کە ئەوە لە قورئان و سونەت هاتێ یان ئەوە کڕۆکی ئاینە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو ڕێژەی تەلاقە یان ئەو پاراستی شکۆی خێزانە کەم بکرێتەوە ڕۆڵی کەم بکرێت بەداخەوە لە هەرێمی کوردستان حتا ئەو کەسانەی کەەوە بۆ نمونە بڵێن پسپۆرن لە بواری شەریعە یان زانای ئاینینە یان کەسانێکن کەەوە نوێنەرایەتی ئاین دەکەن لە هەرێمی کوردستاندا زۆر جاراندا بوو نەریتەکان بەسەریاندا زاڵە ئێمە وەکو مامۆستا جەعفەر ئاماژەی پێدا ئەگەر تەماشای دەقەکانی قورئان و سونەی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم ئێمە بە هیچ شێوەیەک ینی کێشەمان نییە لەگەڵ کێشەکانی ئافرەت بەڵکو بێگومان ئیسلام چارەسەری لە بۆ کێشەکانی ئافرەت داناوە بەڵام ئێمە قسەکان دەکەین ئاەتی قورئان دەخوێنینەوە حەدیثی پێغەمبەر دەخوێنینەوە بەڵام لە ژیانی ڕۆژانەی خۆماندا ڕنگ ناداتەوە لە ڕووی پراکتیکیەوە لە ژیانی ڕۆژانی خۆمان تەطبیقی ناکەین بۆ نمونە لەوانەیە من دکتۆرام هەیە لە شەریعە دێم باسی مافی ئافرەت دەکەم پێغەمبەر ئەوهای گوت قورئان ئەوهای گوت بەڵام لە ژیانی ڕۆژانەی خۆم پەیڕەوی ناکەمەوە ینی بۆ چونکە دابوو نەریت زاڵە وەکو تازە باسم کرد لە ئیسلامدا ینی ئەوەندە دابوو نەریت گرنگە ئاەتی قورئان باسی دابوو نەریتی کردووە خذ العفو وأمر بالعرف یان زانایان قاعدەی بنەمایان دانەوە العادة محكمة وهذا عرف وعادەت لە زۆر مەسائل یەکلاکەرەوەی بەڵام ئەو عرف و عادەتە پاشانەی کەوا خزمەت بە کۆمەلگا دەکات لە بەرژەوەندی کۆمەلگایە نەک ئەو عرف و عادەتانەی کەوا خزمەت بە کۆمەلگا ناکە ئێمە هەندێک جار لەبەر چاوی خەڵکی لە شەرمی خەڵکی زۆر شت هەیە نایکەن لە کاتێکدا ئێمە دینەکە پێمان دەڵێ ئەوە بکە بەڵێ زۆر سپاس دەکەم چۆن خێزان ڕێک بخەینەوە لە دۆخێکی وا کە گرفتەکان ڕەنگە زۆر بن نەتوانین ئێستا بیان ژمێرین لە بارودۆخێک کە ڕەنگە کاریگەری ئابووری وەک کاکتۆر باسی کرد ئابووریش کاریگەری هەیە لەسەر پاراستی شکۆی خێزان و ئەو بەها جوانانەی کە لە کۆمەڵگەی کوردی هەبووە چۆن ڕێکی بخێنەوە لە بارودۆخێکی ئاوادا لە سەردەمی ئێستادا وەکو چۆن گرفتەکانی دیکەش زۆرن و مەترسی بۆ سەر زۆر بواری ژیانی مرۆڤاتی هەیە یەکێ لەو بارانەی کە لە ئێستادا لە زۆر ڕەهەندەوە کەوتوتە ژێر گوشار و گۆڕانکاری گەورە بواری خێزانە بەتەکید لە دوای ئەو پێشکەوتنەی کە لە بوارە جیاوازەکان لە دنیاتە هاتوتە ئاراوە خێزانەکان بە شێوازێکی گشتی چ لێرە و لە شوێنی دیکە کەوتونەتە بەر ئەو زەخت و فشار و گۆڕانکاریانەی کە هەیە و حتمیشن بەشە لەو گۆڕانکارانە بە ئاراستەی سلبیدا دەچن و ڕەنگە بەشێکیشی بتوانین سوودمان وەرگرتی بیتن لە دنیای پێشکەوتنی دنیای ئێستا بۆ خزمەتکردنی خێزان بەڵام بە شێوازێکی گشتی لە ئێستادا خێزانی مرۆیی و لە تەواوی کۆمەلگاکان لەبن هەڕەشەی لێکترازان و زیاتر لێک دوورکەونەوەی خێزانەکانە بۆ مڕاجعەکردنەوەی خێزان و دووبارە بنانیانەوەی خێزان لەو شوێنانێک کە خێزان لە مەترسیدایە کە خێزان دەکەوێتە بەر هەڕەشەکانی هەڵوەشانەوە یا ئاستی هەڵوەشانەوەی خێزان و لاوازبوونی پەیوەندیەکانی خێزان یا بەها خێزانەکان تیاندا بەرەو هەڵکشانە دەکرێت کۆمەڵێک ڕێکار و چارەسەر هەبێ بگرینە بەر ئەوش بە گەڕانەوە بۆ سەر دید و بۆ چوون و ڕوئیای دین بۆ خێزان لەسەر چۆنیەتی پێکهێنانی خێزان لەسەر چۆنیەتی ئیدارەدانی خێزان و لەسەر چۆنیەتی پەروەردەکردنی خێزان ئەوەی کە زۆر گرنگە لە مەسلەی کە دەبێتە هۆکارێک بۆ پاراستنی خێزان بریتە لە مەسلەی وشیاری خێزانی وشیاریە کە لە دینی خۆمانەوە سەرچاوی گرتبێ وشیاریە کە لە
دابوونەریتە جوانەکانەوە سەرچاوی گرتبێ وشیاریە کە معریفە و زانست و زانیاریکی باشی لەگەڵ بێتن دەکرێت مرۆڤەکان خێزانەکان وشیار بکرێنەوە لە مەترسیەکانی سەردەم ئەو هەڕەشانەی کە بۆ سەر خێزان هەن گەنجان ڕێشوێنی باش فێر بکرێن لە ڕووی پەروەردەکردنەوە بۆ چۆنیەتی دروستکردنی خێزان بۆ چۆنیەتی ئیدارەدانی خێزان لەسەر کۆمەڵێک بەها و قیەمی ئاسمانی جوان قیەمی دینی لەسەر بازێک کۆمەڵێک قیەم و دابوونەریتی کۆمەڵایەتی هەیە دەکرێت دیسانەوە جیلی نوێ لەسەر هەمان ئەو قیەمانە پەروەردە بکەین لەسەر ئەو بەهانە پەروەردە بکەین کە لە ڕابردوودا خێزانی ئێمە بە تایبەتی لەسەری پەروەردە بوون و وە گرفتێکی هێندە گەورەشیان نەبووە لە ڕووی پەروەردەیەوە لەگەڵ ئەوەی کە دۆخی ژیان زۆر جیاوازە ئاسایشی دارایی یەکە لەو شتانێک کە لە ئێستادا زۆر جار دەبێتە کێشە بۆ خێزانەکان و هۆکارێکیشە بۆ لێکترازانی زۆرە لە خێزانەکان مەسلەی کۆمەڵێک دابوونەریتی نوێ کە تەکنەلۆژیا و مۆدێرنە لەگەڵ خۆی هێناتی کە زۆر شتی هەڵوەشاندوتۆ لە ژیانی ئینساندا بە کوردی دەتوانین بڵێن بنەما ئاینیەکان باشە بنەما جوانە کۆمەڵاتیەکان پەروەردەیەکی ئیمانی پەروەردەیەکی خێزانی تەندروست و شیارکردنەوەی تاکەکان دەکرێت ببنە هۆکارێک بۆ پاراستنی خێزان لە دۆخێکی وەکو ئێستادا. کاک دکتۆر مامۆستا جعفەر باسی لەوە کرد کە یەکێک لە هۆکارەکانی ئێستای هەڵوەشانەوەی خێزانی یاخود ئەو بابەتانی کە لە نێو ئاریشەکانی خێزان هەن بێگومان تەکنەلۆژیایە. تەکنەلۆژیا لە زیاتی ئەوەی ببێتە هۆکارێک بۆ خۆشببختی ئینسانەکان یان جوانتر ژیان کردن دەبینین زۆرێک لە گرفتەکان بێزگە لە گرفتی خێزانی باز لە هەڵکشانی تەکنەلۆژیا دەکەن باز لە پێشکەوتنی تەکنەلۆژیا دەکەن لە بابەتێکی خێزانی وادا چۆن مامەڵە بکەین بۆ ئەوەی تەکنەلۆژیا نەبێتە هۆکار بۆ هەڵوەشاندنەوەی خێزانەکان. ئێمە وەکو ئیسلام کە باسی تەکنەلۆژیا دەکەین دایمەن دەڵێن تەکنەلۆژیا چەکێکی دووسەرە بە عەرەبی سیلاح ذو حەدین لایەنی باش و لایەنی خراپی هەیە. بەداخەوە لەبەرەوەی ئەو تەکنەلۆجیایی هاتە هەرێمی کوردستان و ئەو کرانەوەی کەوا لە هەرێمی کوردستان کرایەوە بە شێوازێکی قۆناغبەندی نەبوو بەڵکو بە شێوازێکی کتوپڕ بوو بۆیە لەبەرەوەی خەڵک هۆشیارێکی ئەو تۆیان نەبوو دەربارەی شێوازی بەکارهێنانی تەکنەلۆجیا بۆیە زۆر جاران ئەو تەکنەلۆجیایە کێشەی لە بۆ بە تایبەتی وڵاتانی دواکەوتو ینی دروست کردووە لەوانایە وڵاتانی پێشکەوتی و دنیا لەبەرەوەی کارەکانیان زیاتر بە پێی پلان و بەنامە ڕێژیە لەوانەیە ئەو هایانی ئەو لایەنی خراپیان لایەنی سلبی لایەنی تەکنەلۆجیا کەمتر کاریگەری هەبێ بەڵام لە کۆمەلگای خۆماندا ینی زیاتر کاریگەری هەیە لەوانەیە ڕێژەکەی زیاتر بێ بەڵام ئەوە نیە بڵێ تەنها کۆمەلگای ینی کوردەواری خۆمان تەنها ئەو زەرمەند بۆ لە تەکنەلۆجیا تەواوی کۆمەلگاکانی دنیا کۆمەلگاکانی عەرەبی و ئیسلامی ئەوانیش لەوانەیە ینی تا ڕادەیەک زەرمەند بوونە بەڵام ینی بابەتەکە ڕێژەیە بەڵێ باشە سوۆسیال میدیا و یاخود هۆکارەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان زۆر جار باز لەوە دەکەن کە زۆری هۆکارەکانی ڕاگەیاندن دەستگاکانی تەلەڤیزیۆنی هۆکار بوونە بۆ ئەوەی جۆرێک لە کولتوری بێگانە بێنە نێو کولتوری کۆمەڵگای کوردی کاریگەری زۆری هەبێت لەسەر خێزانەکان و ببێتە هۆکارێک بۆ هەڵوەشاندنەوەی خێزان. پێم باشە باسی ئەوە بکەی چۆن یاسا چۆن ناوەندی تەشریعی یاخود ناوەندە ئەکادیمیەکان هۆکارێک بگرنە بەر بۆ ئەوەی ئەو هۆکاری ڕاگەیاندنە نەبێتە هۆکاری هەڵوەشاندنەوەی خێزانەکان. ئەنی بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆرێک لە بێسەروبەری هەیە لە بەڕێوەبردننی ینی ڕاگەیاندنەکان هیچ سانسۆرێک نییە یاسایەک نییە بۆ ڕێخستنەوەی کاری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا هەر کەناڵێکی ڕاگەیاندن بە ئاراستەیەک کار دەکات لەوانەیە ئەو ئاراستەیە دوور بێ لە ئاینی ئەو میلەتە دابوونەریتی ئەو میلەتە هەموو کۆمەلگاکانی پێشکەوتی دنیا من هەندێک جار جۆبیستی ئەوە دەبم کەسانێک لەوانایە بانخوازە یان پسپۆرە لە بواری شەریعە قسە دەکاوە دەزانێت وڵاتانی پێشکەوتی دنیا لەگەڵ ڕێزنانی بەرەڵاییەوە بێسەروبەریە نەخێر ئەوهانیە ئەوانش لە زۆر بابەت پرسی گرنگ بە تایبەتی پرسی کۆمەڵایەتی ئابووری هەتا سیاسیش دەگەڕێنەوە بۆ ئاین ینی مەبەستم چییە ینی ئاین دابوونەریتی ئەو گەلانە ڕەچاو دەکەن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هەندێک جار ئەوە ڕەچاو ناکرێت هەندێک جار لەو ئەو کەناڵانە ینی کەناڵی سەر بە حیزبەکانن ینی ئاراستەیەکی ینی هەڵە بە خەڵکی دەدەن جاچ لە ڕووی کۆمەڵایەتی بێت لە ڕووی سیاسی بێ ئەوە ژوا دەکاتن
سەر لە کۆمەلگا بشێوێ وەکوت پێشتر ئاماژەن پێدایان ئەگەر تەمەشا بکەی هۆکاری سەرەکی زۆربوونی کێشەی خێزانی هۆکارەکەی لە بۆ ناداتپەروەری دەگەڕێتەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە و کەناڵە ڕاگەیاندانش سەر بە دەسەڵات و نوێنەرایەتی دەسەڵات دەکەن پەیامە ڕاستەقینەکە بە خەڵک ناگەن نایەن چارەسەری کێشەکان بکەن بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندنەوە بەڵکو هەندێک جار خودی ئەو دەستگا ڕاگەیاندنە دەبنە بەشێک لە کێشەکان. بەڵێ کۆمەلگا لەو گرفتەی باس کرد حەزم لێ باسی ئەو نادادێ بکەن لە کۆمەلگا کە هەیە بێگومان نمونەی کۆمەلگاکانی دیکەش هەیە کە ئەگەر بێت و نادادی کۆمەڵایەتی هەبێ سەر دەچێشێ بۆ گرفتی زۆر گەورەتر بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو نادادی هەیە کە بەرامبەر بە گشتی هاوڵاتیان دەکرێت بەبێ جیاوازی کاریگەری هەبوو بێگومان لەسەر هەڵبەشانەوەی خێزان بەڵام چی بکرێ بۆ نموندە ناوەندی تەشریعی یاسادانان بۆی ڕێگر بێ لە بابەتیشی وادا بەخۆی دەبێ ینی دەسەڵات یاسا ڕۆڵی خۆی ببینێ ئیمامی عوسمان لەگەڵەوەی خەلیفەی مسلمانان بوو ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ قسەیەکی هەیە زۆر جوانە دەڵێ ئین الله لا یەزع بالسلطان ما لا یەزع بالقورآن ئەو قسەیە دەکا لە کاتێکدا بە خۆی بە شێوەیەکی پراکتیکی عملی حکمی کردووە کەسێک نەبووە بڕێ لە دەروی سوڵتە بێ ئەو قسەیە بکامە بەس مزانە دەسەڵات چەند گرینگە چەند ڕۆڵ دەبینێت لە چارەسەرکردنی کێشەکان مەسەن بۆ نمونە ئێمە باسی شکۆی خێزان دەکەین تازە باسی ئەو مرگوتن دەبێ واقعبین بین سەردەم بخوێنین ئێمە باز دەکەین زۆر جاران ینی هەموو هێرشەکانمان هێرش دەکەینە سەر خێزان سەر تاک بەڵام لایانی دەسەڵات فەرامۆش دەکەین بۆیە دەبێ ینی هەموو یاسا ڕۆلی خۆی ببینێ دەسەڵات ڕۆلی خۆی ببینێ ئەو زیانەیەکەوە مەسەن بۆ نمونە پەرلەمانە یاسادانێ ئەو یاسایانە لە خزمەتی کۆمەلگا بێ و حکوومەتیش ئەو یاسایانە جێبەجێ بکە و هەروەها وەکو تازە ئاماژەت پێدا دادپەروەری زۆر گرینگە ینی کێشەی هەرە گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کەوا نەبوونی دادپەروەریە زۆربەی کێشەکان کێشەی کۆمەڵایەتیە کێشەی ئابوووریە هەر کێشەیەک لەو کێشانە دەگری لە هەرێمی کوردستان هۆکارەکەی لە بۆ نەبوونی دادپەروەری دەگەڕێتەوە. باش مامۆستا گیان مەشغوڵبوونمان بە زۆر بابەتە سیاسیەکان بە زۆر ململانە سیاسیەکان بە پەیوەندی نێوان حیزبەکان بە بابەتی دەرەچی چەندە کاریگەریە بۆ لەوەی کە مەهامە گرینگەکەی پاراستنی خێزان شکۆی خێزان فرامۆش بکەین لەسەرێک دەربچین یاخود بگەینە مووقعێک و ناوچەیە کە ببینین خێزانیش هەڵوەشاوەتەوە لەو سەرەوە لە بابەتی سیاسیش نەگەیشتین بە هیچ بێگومان گرنجیدانێکی زیاد لە پێویست بە بواری سیاسی بێت چه هەر بوارێکی دیکە بێتن زیانەکانی لەسەر بوارەکانی دیکە دەکەون بە تایبەت ئەگەر باسی کۆمەلگای خۆمان و کۆمەلگاکانی هاوشەوەی خۆمان بکەن لەبەروی گرفتی سیاسیمان زۆرە گرفتی حکومڕانی هەیە وەک جەنابی دکتۆر باسی کرد گرفتی دادپەروەری کۆمەڵایەتی دادپەروەری دارایی دادپەروەری لە ڕووی هەڵی ئیش و فرسەتی بەدەستهێنانی هەڵی ژیان و سەرمایە و وەزیفە هەیە بەشێکی زۆر لە خێزانەکانی ئێمە گرفتی ئەوەیان هەیە کە بە بەردەوامی زیاد لە پێویست خەریکی دۆخە سیاسیەکان متابعکردنی هەواڵی سیاسین متابعکردنی حەدەس و ڕووداوە سیاسیەکانن لە کۆمەلگایەکی قەیراناوی لە دۆخێکی تەشەنجاوی لە دۆخێکی نەخوازرا و ناهەموار بێگومان کاریگەریەکانی لەسەر خێزان زۆرن بە تایبەت ئەگەر باسی سیراع و ململانی سیاسی بکەین کاتێک خێزانەکانمان گیرۆدەی گرفتێکی لەو شێوەیە دەبن کۆمەلگا دابەش دەبێت بەسەر بەرەی سیاسی جیاواست و ئەو بەرە سیاسیانە ناکۆکی تند هەیە لە نێوانیاندا لە ئاستی ڕاگەاندن لە ئاستی گوتاری ڕسمی گوتاری سیاسیان لە ئاستی پەروەردەییان ڕنگ دەداتەوە بەرەو عنف بەرەو توندوتیژی و بەرەو تەعەسوبیدا دەچیتن خێزانەکان بە شێوازێکی ئۆتۆماتیکی دابەش دەبن بەسەر گروپی سیاسیدا ئێستا لە کۆمەلگای خۆماندا یەکێ لە گرفتەکانی ئێمە تا حەدی توانێت بڵێن گرفتە ئەگەر بە ڕۆنیش دیار نەبیتن بەڵام دابەشبوونی خێزانەکانیش هەیە لەسەر ئینتیما و بنەمای خوێندنەوەی سیاسی خێزانەکانی بەشێکی گرفتاری ئەوەن کۆمەلگای ئێمە شارەکانمان گوندەکانمان بەدەست ئەو گرفتەوە دەناڵێنن ئەمە زیانەکەی لەوێدا تەواو دەبێتن کاتێک ئێمە بوارێکی گەورەی پەروەردەیی خێزانی کۆمەڵایەتی بەجێ دێڵین هەموو گرنگی ئێمە لە ڕووی متابعکردنی لە ڕووی متابعکردن لە ڕووی خوێندنەوە لە ڕووی بایەخ و گرنگی پێدان هەمووی بچێتە بواری سیاسی بواری حکومڕانی بە دڵنیاییەوە لایەنی دیکە فرامۆش دەکەین کە خێزانە لایەنی دیکە فرامۆش دەکەین کە پەروەردەیە جا ئەوە ڕەنگی داوەتەوە نەک لەسەر خێزان لەسەر کۆی کایەکانی دیکەی ژیان
پەروەردە لە کۆمەلگای ئێمەدا هەر زیانی سیاسی بەرکەوتووە خێزان زیانی یعنی کاریگەری سیاست بەسەر خێزانەوە دیارە بەسەر پەروەردەوە دیارە بەسەر خوێندنەوە دیارە بەسەر بازارەوە دەرە بەسەر تەواوی کایەکانی ژیانەوە دیارە کە بەداخەوە دۆخێکی ناجۆرە ناکرێ بەو شێوەیە بیتەن بەڵکو خێزان دەبێت گرنگی خۆی پێ بدرێ و پەروەردەکردنی تاک و خێزانەوە دەبێت لە ئەولەویات حساب بکرێتن. کاکتۆر باسی سیستەمی پەروەردە دەکەم لە هەرێمی کوردستان. سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان بە جۆرێکە کە بتوانین پاڵپشت بێ بۆ پاراستنی شکۆی خێزانی هەم لە ناوەندەکانی خوێندنی بنەڕەتی و دواناوەندی و دواتر زانکۆ و دواتر دەرچوونی ئەو کەسە و هاتنی بۆ ناو کۆمەلگا. ئایا سیستەمەکەمان هۆکارە پاڵپشتە بۆ ئەوەی بتوانین تاکێک بەرهەم بێن گەنجێک بەرهەم بێ لە کۆمەلگا کە پاراستنی شکۆی خێزانی لا ئەوەندە گرنگ بێ بە هیچ شتێکی نەگۆڕێتەوە؟ وەڵاهی سیستەمی پەروەردەگە قسەی لەسەر بکەین لەوانە پێویستی بە چەندین توێژینەوە هەبێەوە پێشتریش ینی توێژەران لەو بوارە قسەیان زۆر کردو. بەڕاستی ئەگەر تەمەشا بکەی سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان لانی لەو ئاستەدانیە بتوانێت ینی تاکێکی تەندروست پەروەردە بکایان خێزانێکی تەندروست پەروەردە بکات لەبەرەوەی سیستەمی پەروەردەش لە هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵێک کێشە و گیر و گرفتەوە دەڕوانێ. بە تایبەتی ئێمە گەر تەمەشا بکەین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستانیش دایمەن ئێمە کە باسی خێزان دەکەین تەنها لایەنی پیاو یان لایەنی کوڕمان دێتە بەرچاو لایەنی ئافرەت ینی فەرامۆش دەکەین. مەسەڵەن بۆ نمونە گەر تەمەشا بکەی زیاتر حتا لە زانکۆ مامۆستای زانکۆمەکە لە زانکۆ قسە دەکەین لە بۆ قوتابیان زیاتر ڕۆمان لە خوێندکارانی خۆمانە کەمتر کچەکان دەدوێنەوەش بەشێکە لە گرفتەکە بەشێکە باسی توندوتیژی بکرێ پیا و مەسەڵەن کوڕ دێتە بەرچاو. ڕاستەوە نەتەنها ینی کە باسی خێزان دەکەین تەنها پیاوە مە پێویستە لەسەر هەردوو لایشکەین. سکۆکو باسم کرد ئیسلام باسی کردە بە زەوج ناوی دە بەیان کورد هاوسەر. ئێستا ئێمە چۆن باز دەکەین دەڵێن هاوسەرۆک ئەو زاراوەی بەکاردێ ئافرەت و پیاویش کە دەڵێن ینی هاوسەر ینی واتە هەردووچیان ڕۆڵی سەرۆک دەبینن لەو ماڵە هەردووچیان ینی کوڕ و کچ بە هەمان شێوە دەبێت هەردووچیان بایەخیان پێ بدرێ ڕۆڵیان پێ بدرێەوە شوێن و پێگەی خۆیان دیار بێ لە نێو ناوەندەکانی خوێندنە لە نێو کۆمەلگایە لە زانکۆی لە هەر جێگایەکە. بەڵێ مامۆستاجان پەروەردەکارێک کاتێک لە دەستگایەکی ڕاگەیاندن قسە دەکات یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەبێتەوە دەبینین ئەوانەی کە تەمەشای دەکەن و سیر دەکەن ڕێژەیەکی یەکجار کەمە. بەڵام لەگەڵ ڕێزم کەسێک کە بۆ هەوەس و ئارەزوی خۆی ڕەنگە لایڤێکی فەیسبوک یاخود بابەتێک بڵاو بکاتەوە دەبینین ڕێژەیەکی یەکجار زۆری خەڵکی تەمەشای دەکات کەواتە گرفتەکە لە کۆمەلگاش هەیە بەوەی کە ئەو کەسەی کە ڕێی پێشاندەدا و ڕێڕاستی پێشاندەدا کەمتر گوێی لێ دەگیرێ کەمتر بە قسەکانی بەهاند وەردەگیرێ ئەوە چەندە گرفتان. ئەمە دۆخێکی کۆمەلگای ئێمەیە ئەواتە ئەمە پێناسەی دۆخی ڕۆشنبیری ئێمە دەکات پێناسەی ئاستی وشیاری ئێمە دەکات کاتێکە و نمونەی جەناوت باز دەکەی ئەگەر بابەتێکی زۆر جددیە و پەیوەندی بە پەروەردەی کۆمەڵایەتیەوە هەیە یا پەیوەندی بە پرسێکی جددی ناو کۆمەلگاوە هەیە ئەو جۆرە بایەخەی پێ نادرێتن لەلایەن خوێناریا لەلایەن بیناریا لەلایەن کەسانێک کە لە سۆشال میدیا بەکاردێنن و خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکەن لە کاتێکدا بابەتێکی دیکەی زۆر سادە کە بابەتی پێکەنینە یا بابەتێکی دیکەی تەرفیهیە ڕەنگە خەڵک تەفاعولێکی زۆر زیاتری لەگەڵ بکاتن. دەلاڵاتی خۆی هەیە ئەوە ئاستی وشیاری و ڕۆشنبیری کۆمەلگای ئێمە لێ دەخوێندرێتەوە کاتە تا چه ئاستێک ئێمە مهتەمین و گرنگی دەدەن بە بابەتە جددیەکانی ناو کۆمەلگا چ بابەتی خێزانە چ بابەتی پەروەردەیە چ بابەتی خوێندنە چ بابەتی سیاسی ئەگەر پرسێکی جددیە و تا چەندە زیاتر مەشغوڵن بە کاری لاوەکی و کاری ناسەرەکی وەکو ئەو نمونانەی کە باسمان کردن. ئەوە لێرەدا خەڵکی شارەزا و پسپۆر و معنی بە بواری پەروەردەی خێزان پەروەردەی گشتی دەبێت لێرەدا وشار بن بێن لێ بکۆڵ نەبزانێک هۆکارەکان چەند کۆمەلگای ئێمە لە ڕووی وشیاریەوە لە ڕووی تەعاملکردن لەگەڵ پرسە گرنگەکانی ناومجتەمع بەو شێوەیە بەو ئاقارەیدا چووەکە ڕەنگە هۆکاری خۆی هەبێ هۆکاری سیاسی ڕەنگە گرنگترینیان بێتن کە کۆمەلگا بە ئاستی ئێستا گەیشتووە لە ڕووی ڕۆشنبیری وشیاریەوە هۆکاری پەروەردەیی هەیە کە دامەزراوە پەروەردەیەکان ڕەنگە نەیانتوانی بێتن ڕۆلی پێویست ببینن ڕۆلی خێزان لە ناو خۆیدا ڕەنگە ئەو ڕۆڵەی نەبوو بێتن واتە لە ڕووی خێزانیشەوە پەروەردەی خێزانیشمان ڕەنگە دەوری هەبوو بێتن
کە نەمانتوانێت تاکێکی وا پەروەردە بکەین هێندەی گرنگی بە بابەتە جددیەکانی خۆی ژیانی کۆمەڵاتی خۆی ژیانی گشتی خۆی بدا هێندە لەوە زیاتر گرنگی بە بابەتە لاوەکیەکانی دیکە بداتن. کۆمەڵی خاڵی زۆر جوانتان باس کرد لەسەر ئارێشە و گرفتەکانی خێزان حەزم لێ لە کۆتایی دەکات بێمە سەر چارەسەری ئایا وەکو ناوەندی ئەکادیمی وەکو دوو کەسایەتی لە نێو ناوەندێکی ئەکادیمی لە هەرێمی کوردستان چارەسەریتیان بۆ بابەتی خێزانی بۆ پاراستنی شکۆی خێزانی چیا لە جەنابی دکتۆرەوە دەست پێ وڵی یەک لەوانە گەڕانەوە لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی ڕاستەقینە وەکو تازە باسم کرد چکە خوای گەورەش کە باز دەکا ئینسان بەس قسەکردنی ئێستا ئەمە قسەی جوانمان کرد لەو بەرنامەیە بەڵام دواتر ئەو قسانە وەکو تازە ئاماژەت پێدا چەند لە ژیانی ڕۆژانەی خۆمان پەیڕەوی دەکەین گرنگە ئەو قسانەی دەیکەین ئەنجام مەسەن بۆ نمونە مامۆستای زانکۆیە مامۆستایە پارێزەرە زانای ئاینی ئەو قسانەی کەوا دەیکا لە ژیانی ڕۆژانەی خۆی ڕنگ بداتەوە زۆر گرنگە خاڵی دووەم ئێمە دەبێت واقع و سەردەم بخوێنینەوە کە دنیا گۆڕاوە سەردەم گۆڕاوە پێداویستیەکانی ژیان گۆڕاوە گۆڕانکاری بەسەر داهاتوە کاتێک قسە لە بۆ خەڵکی دەکەین و دەربارەی ئەو بابەتانە قسە دەکەین دەبێت ئاگامان لەو خاڵە هەبێ لەو نقطەیە هەبێ خاڵی سێمەکۆی تازە باسم کرد پەیوەندی بەلایانی دەسەڵاتدارەوە هەیە پەیوەندی بەلایانی حکوومەتەوە هەیە مەسەن بۆ نمونە بوونی ئەو هەموو کچ و ئەو هەموو کوڕەکە زانکۆ و کۆلێش تەواو دەکەن دواتر کەوا خێزان پێک دێنن ینی لایەنێکی ئابووری نیە دەرامەتێکی ئابوووریان نییە لە بۆ ژیانی ڕۆژانیان بێگومان کێشە دروست دەبێت و لەوانەیە کێشەی تەلاقی ینی لێ بکەوێتەوە جا ئەو خاڵانە هەمووی گرینگە وەرواکو تازە باس کرد دەستگاکانی ڕاگەیاندن کاتێک بەرنمەکانیان پەخش دەکەن دەبی ڕەچاوی ئەوە بکەن کەوا ئێمە لە کۆمەلگایەکین زۆرینەی مسلمانە و هەروەها ڕەچاوی دابوونەریتی ئەو کۆمەلگایە بکەن و هەروەها بەڵاوکردنەوەی هوشیاری خێزانی بەڕاستی ئەوانە هەموو چارەسەر هەروە کاتێک خێزانێک کێشیان دەبێت زۆر گرنگە کێشەکانیان نەبەنە دەرەوەی خێزانی خۆیان هەوڵ بدەن لە بینی خۆیان کێشەکانیان چارەسەر بکەن و خەڵکانی تر نێتە ناو کێشەکانیان ئەوە بە شێوەیەکی کورد بڵێن دەمەوێت باس بکەیت زۆر زاریش گرفتەکانی خێزانی زۆر ڕوبەڕووی مامۆستایانی ئاینی و کەسانێک دەبێتەوە کە لە نێوەندی شەرعیدا کار دەکەن پێشنیارت بۆ ئەوان وەقسە لەسەر ئەو بابەتە چییە؟ وڵی وەکو تازە ئاماژەم کرد ینی پێویستەوان بە ینی ئەو کێشانە دێتە لایەن بە شێوەیەکی واقعیانەوە بە شێوەیەکی سەردەمیانە واقع بخوێنەوە سەردەم بخوێنەوە کاتێک قسە لە بۆ ئەو کەسانە دەکەن و دەربارەی چارەسەرکردنی ئەو کێشانە قسەیان بۆ دەکەن زۆر گرنگەوە هەروەها ینی پێویستە باگراوەندی ینی ئاینیان زۆر گرنگە کەوا باگراوەندێکی ئاینی باشیان هەبێ و هەروەها شارەزایەکی باشیان هەبێ لە فەقی ئیسلامی و هەروەها ڕەچاوی بەرژەوەندیەکان بکەن بەڕاستی هەندێک جاچکە ئیسلام زۆر تەکیدی لەسەر بەرژەوەندیەکان کردوێتەوە هەر شتێک لە بەرژەوەندی ینی کۆمەلگادا بێ ئەوە ئیسلام لەگەڵیەتی لەوانەیە هەندێک جارە و کێشانە ڕوودەدا هەندێک جار لەوانەیە زانایانمان ڕەچاوی ینی بەرژەوەندیەکان نەکەن ینی نەبنە هۆکار بۆ ئەوەی خێزانی کورد زوو هەڵبۆشێتەوە داینەکەی من بەمە بەس بچکە زۆر جار گرفت هەیە و قسە لەسەر ئەوە هەیە کە بەشێک لە مامۆستایانی ئاینی کەمتر شارەزای ئەوەن بابەتەکە بەرەو چارەسەر ببن نەگرفتەکە گەورەتر من بەماستەکەم ئەوە بڵێنانی نەک مامۆستایانی ئاینی ئێمە بە حکمیەوەی لە کولیش ینی کۆلیژی زانستی ئیسلامیەکانی زۆر جاریانی لە دادگاکانیش باز دەکەن ئەوانەی کەوا پارێزەرن پەیوەست بەو پرسە زۆر جاران زانیاریە نییە دەربارەی ئەو بابەتە لە باتی ئەوەی کێشەی نێوان ئەو دوو خێزانە چارەسەرکرد هەندێک جار پارێزەرەکە کێشە لە بۆ خێزانەکان دروست دەکات وەکو تازە باسکرد هەندێک زار زانای ئاینی لەبەرەوەی لەوانایە زانیاری نییە معلوماتی نییە وەکو تازە باسم کرد واقع ناخوێنێتەوە سەردەم ناخوێنێتەوە دنیا دیتە نیە ئیمامی ئیبن قەیم باز دەکات دەڵێ کەسێک کەوا دەبێتە مفتی دەبێت دوو خاڵی تێدا بێ علمی واجب لەگەڵ علمی واقع علمی واجب ئەوەیە زانستە شەرعیەکان شارەزا بێ علمی واقع ئەوەیە کەوا دنیا دیتە بێ و سەردەم بخوێنێتەوە و ڕەچاوی بەرژەوەندیەکان بکات زۆر گرنگە هەمان پرسیار ڕوبەڕووی مامۆستا دەکەمەوە چۆن چارەسەر بکەین لە دۆخێکی بەم شێوازەدا چارەسەرکردنی گرفتەکانی خێزان لە دەستنیشانکردنی گرفتەکانەوە دەست پێ دەکات واتە دەبێت سەرەتا ناوەندەکانی لێکۆڵینەوە ناوەندەکانی توێژینەوە یا ئەوانەی کە معنین بە بارودۆخی خێزان سەرەتا زۆر گرنگە دەستنیشانی گرفتەکان بکرێەوە هۆکاری گرفتەکان دەستنیشان بکرێن لەوێوە دەکرێتن چارەسەر و ئاسووی چارەسەر بخرێتە ڕوو دەکرێت بەشێ لە هۆکارەکانی هۆکاری سیاسیە هۆکاری ئابوووریە هۆکاری کۆمەڵاتی هەیە
هۆکاری ڕۆشنبیری هەیە هۆکاری دارایی هەیە ئەمە ئەوانە لە ئێستادا کۆمەڵە گرفتێکن بەرۆکی خێزانەکان دەگرن و زۆر جار خێزان دەخناژێر مەترسی و هەڕەشەی لاوازبوون یا هەرتا هەڕەشەی لێکترازان چارەسەرەکە خۆی لەوەیدا دەبینێتەوە ئەوانەیە کە معنین لایانی پەیوەندیدار بتوانێت لەسەر چەند ئاستێک ئیش بکە یەک لەسەر لایانی پەروەردەیی زۆر گرنگە وشارکردنەوەی تاکەکان لەسەر قیەمە گەورەکانی خێزان لەسەر فەلسەفێ و ڕوئایەکی جوانی خێزان کە لێرەدا ڕۆلی ئاین دینی ئیسلام زۆر گرنگە لەبەر چاو بگیرێتن چونکە ئێمە خێزانی ئێمە لەسەر بنەمای شریعەت پێک دێتن و ئیسلام وەکو دین حزوری هەیە لە کای خێزانی ئێمەدا زۆر گرنگە ئەو پەیوەندی دروست بکرێت لە نێوانی خێزان و لە نێوانی خودی دین ئێمە لەسەر بنەمای شریعە لەسەر بنەمای حەلال و حرام لەسەر بنەمای خۆشویستیە کە لە دینەوە سەرچاوی گوتە خێزانەکان پێکدێنین ڕۆلی ئاین لە چارەسەرکردنی گرفتەکانی خێزان ڕۆلێکی زۆر زۆر گرنگە و مامۆستایانی ئاینیش بەشێکن لە چارەسەر ئەوەی کە لە کۆمەڵگەی خۆماندا تێبینی دەکرێتن زۆرترین چارەسەر بۆ پرسە خێزانیەکان لە ڕووی واقعی وەگەر تەماشا بکەین مامۆستایانی ئاینینە کە ڕۆژانە لە ناو خەڵکن و شارەزای تەواوی ژیانی خەڵکن و بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک تێکەڵن لە هەر موئەسسە و دامەزراوەیەکی دیکەی زیاتر ناوەندەکانی ئەکادمی لە ڕووی توێژینەوەی زانستی چ دەرخستنی گرفتەکان چ دەرخستنی چارەسەرەکان پێویستە ناوەندەکانی ئەکادمی ڕۆلی خۆیان ببینن بۆ نمونە ئێستا ئێمە باسمان لە کۆلێژ زانستی ئیسلامیەکان کرد کە بە سوپاسەوە کارێکی ناوازەیە لە ئێستادا قسە لەسەر خێزان قسە لەسەر شکۆی خێزان دەکاتن کە خۆی دەبینێتە لە کۆمەڵێک توێژینەوەی زۆر جددی لەسەر هەندێک پرسی و هەندێک گرفتی ناو خێزان ڕۆلی کۆمەڵاتی زۆری گرنگە پەیوەندی کۆمەڵاتەکان لەسەر بنەمایەکی دیکەی تەندروست ڕێک بخرێنەوە و هەموو پەروەردەیەکی دیکە پەروەردەیەکی هاوچەرخ بۆی بزانین چۆن لەگەڵ دنیای مۆدێرن دنیای ئێستا لەگەڵ تەکنەلۆژیا لەگەڵ ڕاگەیاندن کە لە ئێستادا بەداخەوە ڕاگەاندنمان هەیە ڕۆلی چارەسەر دوێنێ بەڵام بە شێوازێکی گشتی لە ئێستادا ڕاگەیاندن ڕۆلێکی خراپی هەیە لە مەسلەی پەروەردەکردنی خێزان لە مەسلەی شێوازەکانی ناشەرعی یا با بڵێن پەروەردەکردنی خێزان لەسەر بنەمای ناشەرعی لەسەر بنەمای کە دوور لە دابوونەریت و هەتا ئەو ڕەوشتە و ئەو بەها جوانانەی کە لە ناو کۆمەڵگەی خۆشماندا هەبوونە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر خەتەر دەبینیتن سوپاسی بەشداریکردنی هەردوو بەڕێزان مامۆستا جعفەر پیرۆ و دکتۆر عەباس عەلی مامۆستایان لە کۆلێژی زانستی ئیسلامیەکان لە زانکۆی سلاحەدین دەکەم سوپاسمان دەکەم کە لە گفتوگۆی ئەم جارە لەگەڵ من بەشدار بوون سپاس بۆ ئێوەش سەرکەوتو بوون سپاس بۆ هاوکاران سپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان